ئێمە لێ ڕاستی ڕسبراو بوونەوە تقریبا نزیکەی 1000 ماڵ زیاتر لەسەرین. شۆفێرانی بارهەڵگری مەرزی پەرێزخان کە هێڵی جنوبیان پێوتێت ئەوان ئەمڕۆ لە بەردەم ئیداری گەرمیان گرت بوونەتەوە وەکو خۆیان باسی لێوە دەکەن بارەکانیان کەم بووەتەوە. منە ڕۆمە لای ئەو شۆفێرانە خۆیان بزانم کێشەکەیان چییە؟ سڵاو لێ بێەوە کێشەتان چییە؟ سەرچاوم بەخێر بیاخوا پێشەکی وەڵای کێشەمان ئەوەی ئێمە جاران بارمان زۆر و ئیسە بارمان نەماوە فلات شیمالی هەیە و جنوبیش هەیە. ئیسە بارەکان ئێمە دریاوەتە فلات شیمالی تێن لە بانڕاستایی مداوریەکەن لە کەلارە و سیاری عەرەبەیەوە. ئێمەش بارمان ئەوە 7 مانگە بارمان هیچ نەماوە. دوای ئەوەیشە بار وەجبەی تر ئەمێنێتەوە ئێژێ ئەو بارێژە هەرین شیمالیە هەر ئەوان خاوەنین. ئێمە هیچ بارێکمان بۆ نەماوە. ئیسە ئێمەش داواکەین ئەو بارێ لە هەش شێوەیەکەوێت چارەسەری بکەن بۆمان وەکو کەپس جنوبیش هەیە جنوب ئەویش خەتەکەی بار تێرێ لە سمود لە کەلار مداوریەکە بەڵام بۆ ئێمە نییە مەداوری بکەین. ئێستا لە مانگێکە تقریبان چەند بارتانەوە پێشووتر چەندێکانە بوو؟ پێشەتوو بارمان زۆر بووە 98 سیارین ئێمە بارمان زۆر بووە. بارمان ئەماوە فلات شیمالی باریە کرد. بەڵام ئیسە بارمان نەماوە ڕۆژنە ڕۆژە 5 بارمانەیە 4 بار 5 بار 3 بار جاروایە نییە. هیچ بارێکمان نەماوە. ئێمەش داواکەین لە بەرپرسی ئیدارەی ئەوەی پەرێزخان چارەسەرێکمان بۆ بکەن. باشە دەسەکان خۆش منەمەوێ قسەی زیاتر لەگەڵ ئەو شۆفێرانە خۆیان بکەم. سڵاو لێ بێ خوزانگیان لەکەیەوە ئەم کێشەیەتان هەیەەوە؟ وڵات تقریبانەوە بۆ 8 مانگەکە بێ 8 مانگە بێ و بیاکاری نەماڵە کەوتینە ئیشکارمان نەماوە. بۆچی باریەوە کەم بۆتەوە بۆ شوەیە؟ ئێمە بارەکانمان کەم نەبووەوە. ئێمە بارەکانمان هەمووی لە پەرستخان و بارەکان تێت ئەتوانم بڕێم لە ساڵ 90 بارەکانی جنوبە بارەکان تێن لە بارڕاسایی ساڵاکە لێ مداورەکرێت. ئێمە لەو بارانە مەحرومین ڕاستی هیچ لایەنەکان ئیشمان بۆ ناگەن. بارەکان هەمووی جنوبە بەڵام لە شیمال بەتاڵێکن لە ساڵاقە و بارڕاسایی لێ بارەکان بەتاڵەکەن. ئێمە لەو بارانە هەمووی مەحرومین. باشەواتە باریەوەیە درێ با هێڵە شیمالیەکان؟ بەڵێ باری هەمووی باری ئێمە ئەتوانم بڕێم لە سانەوەی بارەکان باری ئێمەن ئەدرێ بە شیمالەکان. ئێمە لێ ڕاستی ڕسبراو بوونەوە تقریبا نزیکەی 1000 ماڵ زیاتر لەسەرین 1000 عائلە لەسەرێتی ئێمە لێ نامڕاو بووینە ڕاستەکەی. هەر بار هەڵگرێت تقریبا هیچ چەند عائلەیە؟ وەڵا هەیە 2 هەیە 3 4 ئاواتانە هەیە 4 عائلە لەسەرێتی. سێمە تقریبا ئەوە بۆ 8 مانگە ڕات بێش و بێکانە ماڵە کەوتینە لاینی پەروەردەرەکانی هیچ گوێمان لێ ناگرێت. ڕاستی هیچ گوێمان لێ ناگرێت. تێنە ئەیرانە لە ئیدارەی گەرمیان ڕێ بڕم بۆ پەرستخان لێ کێشخان لێ ئەشین بۆ ێژە لێرایە تر ڕاستی ئێمە نازانین لەم بینە چ بکەین کەس گوێمان لێ ناگرێت. بەڵێ وەکو ئەیبینن شۆفێرەکان ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئیداری گەرمیان لێرە گربوونەتەوە وەکو شۆفێرانە خۆیان باسییان کرد ئەمان هێڵی جنوبین ئەو بارانی کە بۆ ناوچەکانی خواروی عێراق دەچێت ئەبێ ئەمان باری بکەن بەڵام ئەدرێت بە هێڵی شیمالی و هێڵە شیمالیەکان ئەڕۆنن لە ساڵاغا یان لە بانڕاسایی بارەکانیان بەتاڵەکەن و لەوێەوە ئەدرێت بە بار هەڵگری عەرەب وەکو خۆیان باسەکەن لە کاتێکدا ئەو بارانە کە باری جنوبیە پێویستە ئەمان باری بکەن. ئەمان ئەمڕۆ وەکو ناڕەزایەتیە کە باریان کەم بۆتەوە ئیشیان کەم بۆتەوە گربوونەتەوە و هاتوونەتە بەردەم ئیداری گەرمیان بۆ چارەسەرکردنی کێشەکەیە.